سڵاوی کامەران حاجۆمەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر ڕووداوی سەری ساڵ کە بەهۆی ڕووداوێکی بەسیتی هاتوو چۆ لە نێوان گروپێکی گەشتیاری عەرەب و چەند گەنجێکی هەرزەکاری شاری هەولێر ڕوودەدات. کار دەگاتە گەیشتنی جامشکاندنی پاسەکان، کار دەگاتە شەڕی دەستە و یەخەی نێوان هەردوو گروپەکان. بابزانین بەرپرسان لە ئیدارەی پارێزگای هەولێر بۆ کێشەیەکی لەم جۆرە چ ڕێ و شوێنێکیان گرتۆتە بەر سەبارەت بە ئابووری دابوونەری کەلتوری کوردستان بۆ بەریەککەوتن و شەڕ لە نێوان گەشتیاران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەولێر چ خوێندنەوەیەکیان هەیە؟ ئەرێ بەڕاست هاتنی گەشتیارانی عەرەب بۆ نێو هەرێمی کوردستان قازانج یان زیانی لێ دەکەوێتەوە. پێم بڵێ ئێستا خەڵکێک دەڵێ هاتنی گەشتیاران بۆ هەر وڵاتێک ئاوەدانی دروست دەکات، جوولەیەکی بازار دروست دەکات. تۆ چی دەڵێت بۆ ئەمە؟ پێت باشە گەشتیار بێ؟ وەڵای باشە بێتن، گەشتیار بێ باشە. بۆ خۆت کار دەکەیت؟ ئەمن مۆزەفم لا مۆزەفی، یعنی لەگەڵ ئەوەی کە تۆ فەرمانبەری بەس پێت باشە گەشتیار بێت؟ پێم باشە بێتن، جوولە دێختە بازار، جوولە دێختە. ڕووداوەکەت چۆن بینەوەی لە هەولێر سەری ساڵ ڕوویدا؟ پێت وایە شتێکی جوان بینی؟ ناوەڵڵا جوان نەبوو؟ ناوەڵڵا پێم باشە. پێت باشە؟ بازارەکە بەس بەوان هەیە، بازار بەس بە گەشتیارێ؟ وەڵڵا بەس بە گەشتیار؟ بەس بە گەشتیار، خۆمانی کەس شای ناخۆ. یعنی ئێستا ئەوەی شێوغەم دەخوا پاقڵە دەخوا؟ وەڵای سێ بەشە عەرەبە بەشەشی عەرەبە؟ عەرەبە خوای. باشە چی تێگەیشتی لە ڕووداوەکەی سەری ساڵ بۆ شەڕ لە نێوان کۆمەڵێک؟ ئیشەی خراپیان کرد. ئیشەی خراپ باش دیە خراپ بوو. ئەرێوەڵا دڵگران بووی؟ یعنی دڵگران دنیا لێرە بۆ شەڕ لەو بەرامبەر چ بۆ شەڕەکە کۆ بوو؟ وەڵا کوردە بوو، عەرەب لە کوردیدا، کورد لە عەرەبیدا لێرە لە بەردەم دوکانی تو؟ ئەرێوەڵا ئەی پۆلیس ئەی وەڵای پۆلیس نات. دواتر وەڵا بۆ شەڕە زەخۆ ڕۆیشت. شەڕە چەخۆ؟ خێنیش ڕژە؟ ئەرێوەڵا خێن ڕژە؟ ئەرێوەڵا خێنیش ڕژە. یعنی برینداریش؟ ئەرێوەڵا بریندار لە خەستەخانەیە کابرێست. لە خەستەخانەیە؟ ئەرێوەڵا. چەند کەس بریندار بوو؟ وەڵا یەک کەس بوو، دو سێ سارەکان لێیاندا. لێیاندا چێ بوو؟ کورد بوو. کورد لە عەرەبەکەیاندا؟ ڕووداوەکە لێرە دەست پێ کرد؟ ئەو دوو عەرەبە لێرە ئیشیان دەکرد. لێرە ئاکاسبن ئەلەو بەری چیان لەو ئەو بوو کوچتیوە لە ئاوەش ئادەیان فرۆشت. باشە شەڕەکە کورد؟ شەڕەکە ماگام لێ نەبوو، مەقسەد لەسەر چی بوو، بەس ئەوەندەم زانی بۆ شەڕ لێشیاندەوە ئەوەندا. چەند کەسیدا؟ وەڵای عەرەبەکان دوو بوونەوانیش هەر یەکم دیدە من مەقسەد لەگەریان بە شەردا. عەرەبەکان دوو بوون. باشە پێم بڵێ ئەو ڕووداوانە چۆن دەبینی؟ لە قازانجیمەیە؟ ناوەڵا لە قازانجیمە. کاسبکاری لێدە؟ بەرێ. پێت وایە ئەم ڕووداوانە دروستبی بۆ سومای ئێمە بۆ خەڵکی کوردستان؟ جوان نییە، زۆر ناشرینە شتش. کێ بوونەوانەی بەشە؟ گەنج بوون یان بە؟ گەنج بوون، ئەمیان گەنج بوون. گەنج بوو هەرزەکار بوون یان گەنج بوون، یعنی تەواو بوون، ئەوە نەبوو برێ هەرزەکار بن. چەندی خان شەڕەکە؟ بەخوایەر 4-5 دەقەرەوەندا. هێشتا بەسیت؟ بەسیت بوو زۆر. گەورە نەبوو؟ نانە گەورە نەبوو. باشە تۆکو گەنجێک چ دەڵێیت؟ دەڵێ ئەمە خزمەتی کۆمەلگا دەکات پێکەوە؟ ناوەڵڵا زەرەرما پێدەگەینی. تشتغل هنا؟ صار لك 6 شهور. من قبل قاعد ببغداد؟ ايه قبل جيت ببغداد، اشتغلت ببغداد هسه بالأربيل قاعد. ايه باشا. اما پێشتر لە بەغداد دانیشتووە 6 مانگ دەبێت هاتۆتە هەولێر. ئەم کاسابەتیە دەکات، ڕۆژانە دەخلی لەسەر ئەم بازارەیە. شلون تشوف أربيل الوضع؟ والله الوضع زين، اهل اربيل زينين، خوش يعني خوش معامله، عندهم معامله زينه. عندهم معامله زينه؟ اي معاملتهم زينه. عنصريه فد شيء؟ لا ما شفت عنصريه. نعم دەڵێ خەڵکی هەولێر مامەڵەیەکی زۆر جوان لەگەڵ ئێمە دەکەن، هیچ شتێکی ڕەگەزپەرستی عنصریەتیان لێ نابینین. شلون تشوفون أربيل؟ تمام. شلون من أي ناحية؟ من كل النواحي. كل النواحي. أمان
انت تعيش هنا لو جاي؟ لا جاي كسياح. إيه انا بربيعه. بالربيعه. اول مره جاي على الكردستان؟ لا شلون؟ على طول يعني. ضيافه اهل اربيل اهل كردستان ما شاء الله كرم وضيافه حلوه يعني ما عندهم نواقص؟ لا عنصريه فشي؟ مشاعر وكذا، لا بالعكس. تحبون اهل اربيل واهل؟ شلون لما نحبهم ما نجي؟ احنا بالنسبه لنا يا الربيع المفضل علينا، احنا اللي حررونا من داعش. مشكورين. اما كومالك گشتیاری عرب للربيعو هاتونه تا كردستان هاتونه تا هولير دله خلقي هولير من خوش ده خلقي كردستان من خوش ده دله اما بردوام سرداني او شوينه دكين وزور با خلقي هولير خلقي كردستان با گشتي میوانداری باش مان دکن زور رزمان لی دگرن اگر رزمان لی نگرن اما ناين هولير يعني ناين كردستان بلام لبرو رزمان لی دگرن بوي اما هاتون اكراد ويا العرب حاربوا داعش. اي طبعا اثنيناتهم طبعا. وضليل شر داعش كرد وعرب بيكوا يعني فنشة معروفه يعني صح. شمر يعني احنا اللي مفضل علينا معاويانا حاربوا وطلعنا داعش. تمام. اما باز دودك ككرد وعرب بيكوا لزور و برابونا تناند لشر داعش بهمان شيء. خلشي اوليرن. باش تيجيشتن تنسي لسر مسلياتني جشتيات جروبات ديت لبغداد لنجف لكربلاء لموصل خلكي زور ديت هولير كتان واي اما باش بيان خراب. يا اخي ناس زواني ما مجانا وانا ميواني ما نكود ميما ويان يبكي. ويا؟ ازاري دا او روداوا. اي طبعا من بينا خوش زورم بينا خوش ورو لي رجنبو ما كان مزوقه باتم كل هلا بدأوا مسائلنا زوقه باتم ساعات بين شجبوا عليه والله باشا تو ضليتي والله يا من او برادر هذا زايم تشتري زور عيبه يعني كابرا اشتيارات تيري يعني كابرا تعدالي ذا كم امن يعني زور زال سريعا بزواباتي ما هو زاني الهرا برادري خوم بوا لقريانا وبا لسري بزواباتي قلت معيبه لود قربي مو؟ ايه قربي منين يا محافظه جاي؟ نجف. نجف. شلون اربيل؟ تخبل حلوة حلوة بناسها. شلون استضافة أهل أربيل؟ كلها حلوة كلها حلوة يعني أكو أمان؟ إيه أكو أمان. إيه أكو أمان. أنتم جايين بالجروبات؟ لا زيارتنا تمام. أما يكك لا قشتيارة كان لنزف وهاتوتا هولير أوي من داي بينم زوربي أواني ليرة هاتو سودا كان لدروي هرمي كردستان راستا هندك جار خلقي زور بيوايا كهاتني او گشتیارە عربانە بە شێوەیەک لە شێوەکان دەبێتە بوژانەوەی بازار و ئاوەدانی چونکە وەک باسی لێوە دەکرێت تا ڕادەیەکی زۆر مەسەلەی موچە و قەیرانی دارایی و قەیرانی کۆڕۆنا بازاری شەلەل کردووە بەڵام هاتنی ئەو گروپانە هەندێک پێی وایە ئاوەدانی دەخاتە ڕوو بەڵام تێگەیشتنی هەندێک کەس پێی وایە ئێستاش لەگەڵ ئەو دۆخەی کە هەیە یعنی زۆر سەیرە خەڵکێک پێی وایە هاتنی ئەو گەشتیارانە زیان بە کەلتوری کوردستان دەگەینێت بە دابوونەریتی کوردستان دەگەینێت دەڵێ کاکە ئەم گەشتیارانە دێن چوزانم تەسیری زۆر هەیە کاکی من ماندوو نەبی باشێ پێم بڵێ هاتنی ئەو گەشتیارانە باشیان خراپە بۆ ئێوە و کاسبکار حتما باشیەکەی زیاتر باشەکەی زیاترە باشە بۆ ڕووداوەکانی شەوی سەری ساڵ شەڕێک دروست دەبێت لە نێوان کۆمەڵێک گەنج تێگەیشتت چ بوو ئەم ڕووداوانە؟ والله لێرە و لەوێ و لە هەموو لایەکی بینیمان یعنی بینیت زۆر خوێندەوە والله دوانە شتێکی شەرم بی کاکە چی ئەمەوە؟ بزەبەتەوە هاالێ شەرم نییە؟ کەسی ئێمە ناچێتە دەرەوە کەسی ئێمە ناچێتە شارەکان ناچێتە وڵاتان لە هەموو جێیەکی ئەو شتانە هەیە کەم زۆر بەس لێرە ڕووداوەکان زیاتر بوو داخەوە کاوا بوو باشە پێم بڵێ ینی هۆکاری دروستبوونی ئەو ڕووداوانە بۆچی دەگەڕێتەوە لە بەرچێ خەڵکێک کۆمەڵک گەنجێکی هەرزەکار بیانەوێ دەست درێژی بخەنە سەر کەسێک یان لە کەسێک ئازار بدەن دەمێتەوە سەر پەروەردەش پەروەردەکان ئەگەر باش بیتن ئەو شتانە ئەکید ڕووناداتن بەس کاکە لەس دێر زەمانەوە دەڵێن کورد بە میوانداریکردن ناسراوە میوان دۆست ناسراوە ئەکید هەروایە ئێستا کە ماشەڵاوە چ پێشان نەمایە عالەمەکە زۆر ئاگای لە ماڵومداری نەمایە لە هەندێک منتیقە شعبیەکانەوە ئەو شتانە تێدەگەی ئەو شتانە تاوان تەسیری هەیە ئینشاڵڵا شتی وا ڕووناداتەوە شتێکی باش نەبووەوە تۆ لەگەڵ ئەوەی دەچیت بکرێت ئەکید چونچی ئەمە ڕاستیەکەی برێن عارب کە دێتە ئێرکانە طبعا کە بە منتیقەی سیاحی ئێرکانە ناسراوە کە دێنە ئێرکانە لە بۆ هەموو لایەکی ئیسفادە هەیە لۆمە هەیە لۆ مەطعمی هەیە لۆ فندقی هەیە لۆ هەموو لایەکی هەیە ئەوەی تێگەیشتنی هەیە دەڵێ ئەوانە زیان دەگەینن هەڵەیە ئەکید
بەشی زۆری وڵاتانی دنیا پشت بە داهاتی گەشتیاری دەبەستن بۆ ئەوەی ئابووری وڵاتەکان بە شێوەک لە شێوەکان لەسەر پێی خۆی بوەستێ بتوانن موچە و بژێوی ژیانی خەڵک دابین بکەن بەڵام لە عێراق خۆتان دەزانن یعنی داهاتی سەرەکی ئەو وڵاتە نەفتە لە کوردستانیش بە هەمان شێوە ئێستا خەریکە هەندێک گەشتیاری ناوەڕاست باشووری عێراق کە دێتە هەرێمی کوردستان ئەمە تا ڕادەیەک بژانەوەیەکی دروست کردووە چێ سوودمەندە لە هاتنێ و گەشتیارانە چێشتخانەکان سوودمەندن ئەمانە ینی کرێکارن لە چێشتخانە کار دەکەن دەمانێت دواتە قسەی لەگەڵ دەکەم بزانم چەندە کاریگەری ئەوان هەیە لەسەر بژێوی ژیانیان هۆتێلەکان ئەوانیش هەش بە هەمان شێوە سوودمەندن پاسەکان تەکسی چوزانم کۆمەڵێک شتی کوردەواری جوان هەیە خەڵکێکی گەشتیار کە دێ لە کوردستان ئەم شتانە دەکڕێ کاگازات کە لێرە کاگازات تۆ پێم بڵێ چەند ساڵە وەستە ئەمنەوە 42 ساڵە 42 ساڵە بەێ باشە 42 ساڵە تۆ خواردن ئامادە دەکەی بەێ باشە هاتنی ئەو گەشتیارانە چۆن دەبێت وڵی هاتنی ئەو گەشتیارانە لۆمون بە ئیسپادەیە ئێستا حەلیە حالیە بڵێ لەبەرەوەی قەیرانێکی زۆرمان لەسەرا کە فشار دەکرێت لەسەرەمان لە بەغدایەوە کە مەعاش نییە چش نییە زۆر ئەوانش ئێستا ئەو گەشتیارن دێ هەم ئیسپادە هەیە لە بۆ فندق هەلو ئیسستاە لە بۆ تەکسی ئیسپادەیە لە بۆ بنزین کڕینی ئیسپادەیە لە بۆ برتەک ئاو کە نەخێوەنیە ئیسپادەی زۆریان هەیە کابرا لە ئوتێل دەخەوی هەر ئیسپادەی دەکات سەحب ئوتێلەکە لە مەطعم نان دەخوا لە چێشخانە هەر ئیسپادەی دەکات بتلک ئاو لە 100 زادەی دەکرێت هەر ئەو مسلمان فەقیرە مندا لە هەژارە ئیسپادەی لێ دەکات هەندێک ئێستاش بە تەعەسوب تەماشای گەشتیاری عەرب دەکەن گەشتیارێک دەکەن تۆ پێ جوانە ئەو ڕووداوانە کۆمەڵاتیانە ڕوودەدا شەڕێک دروست دەبی گەنجێک لێ ئەوە لە چێوە ئەوە لۆ دێتە وڵاتی نەخێر زۆر باشە زۆر بە ئیسفادەیە گەشتیار بێتە شاریمان بێتە خواستن کوردستان کامە ئێستا حالەتی قەیرانمان لەسرە باشە لەسەری ساڵ ئەم ڕووداوانە دروست بوو شەڕێک ئازاری دای پێت ناخۆش نەبوو پێم ناخۆش بوو زۆریش پێم ناخۆش بوو ئەو شتانە ڕوودات هەر سەبارەت بە هاتنی گەشتیاران و ئەو ڕووداوە کۆمەڵایەتیانی هەندێک جار لەسەر ڕووداوێکی بەسیط گەورە دەکرێت بە سوپەمانزانی کاگۆیسی کە ئەندامی پەرلەمانی کوردستانە لەوێ بابزانین پەرلەمان چۆن تێگەیشتنی هەیە تێگەیشتنیان لەسەر ئەم جۆرە حاڵەتانە چۆنە کاگۆیسی خۆت دەزانی لە ڕابردوودا کوردستان دەرگەی کردەوە بۆ ئاوارەکان خەڵکێکی زۆر لێرە ژیاون ئێستاش بەردەوام دەژین بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک جار کە گەشتیار هەندێک ڕووداوی کۆمەڵایەتی ڕوو دەدات ئێوە خوێندنەوەتان چیە لەسەر ئەم ڕووداوە کۆمەڵایەتیان بەداخەوە ڕووداوە نەخوازراوەکەی شەوی ساڵی 2021 ڕووداوێکی زۆر ناخۆش بوو بەی شێوەیەکە لەگەڵ کەلتوری گەلەکەمان ناگونجێت چکە بە درێژای مێژوو هەمیشە گەلی کوردستان میوان دۆز بووە هەرچەندە دەتوانین بڵێن ئەوە تعبیر لە تێڕوانینی هەموو خەڵکی کوردستان ناکات بەڵکەوە حالەتانە بە تایبەت لەو کاتێک کە یاد و بۆنەیەکە بێت ئێستا خەڵکێکی استقلالی دەکات بەڕێزوەیسی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەڵێن کورد لە عەرەبیدا کورد سەری عەرەبی شکان کورد دەستدرێژی دەکاتە سەر ئافرەت پێدوانیە زیانەکەی زۆر بە پێچەوانەوە هەمیشە گەلی کوردستان دەستی برایەتی لە بۆ گەلانی عەرەب ڕایکێشاوە و مێژوش ئەو شاهیدێمان بۆ دەدات کەس ژیراوە پێت باشە میزرات من لێرەوە بە پێویستە زانم دەستخۆشانەیەکی گەرم لە دام و دەستگاکانی ناوخۆ و دەستگا ئەمنیەکان بکەم کە بەپەلا توانیان ڕێکاری یاسایی بگرنەبەر و بەشێک لەوانەی کە سەرپێچیان کردبوو دەست بەسەر بکرێن بە دڵنیاییەوە ڕوبەڕووی دادگا دەکرێنەوە بۆ ئەوەی ببیتە نەریتێکسی تر خەڵکی ئێمە بی لەو حالەتانە نەکاتەوە بە هیچ شێوەیەک هێرش بۆ هیچ نەکتەنها بۆ خەڵکی عەرەب بەڵکو بۆ هیچ گەشتارێک چونکە دەبێت ئەوەشمان لەبیر بێت هاتنی گەشتار لە بۆ هەرێمی کوردستان کاریگەریەکی زۆر گرنگی هەیە لەسەر بژانەوەی ئابووری هەرێمی کوردستان بۆیە زۆر گرنگە ئەو سیما و تایبەتمەندیانەی میوان دۆستی ڕێزگرتن کەلتوری خۆشەویستی کە لەناو خەڵکی کوردستاندایە ئێمە زیاتر پەرەی پێ بدەین بۆ ئەوەی وڵاتانی دەوروبەر سەیری هەرێمی کوردستان بکەن و بە دڵنیاییشەوە حکوومەتی هەرێمی کوردستان چۆن لە ڕابردوودا هەموو هاوکاری و کار ئاسانێکی کردووە بۆ ئەوەی لایەنە پەیوەندیدارەکان بە ئەرچی خۆیان هەربستن دەرگاکانی هەرێمی کوردستان بەڕووی گەشتیارەکان بکرێتەوە لە ئایندەشدا زیاتر و بە دڵنیاییەوە ئەو لێپرسینەوە و ئیجراتە یاسایانەی کە کران دەرحەق بۆ 11 کەسانە ئەبیتە هەنگاوێک بۆ ئەوەی زیاتر خەڵک متمانەی بە حکوومەتی هەرێمی کوردستان و بەدام و دەستگاکانی هەرێمی کوردستان هەبێت چونکە هەمومان دڵنیاین لەوەی لە هەرێمی کوردستان یاسا لەسەروی هەموو شتێکە.
لە ڕابردوودا خەڵکی کوردستان زۆربیان لە سلێمانی لە هەولێر لە دووهۆ خەڵک دەچوە بەغدا بۆ گەشتکردن خەڵک بە خێزانەوە دەڕۆی ناوچە گەشتیاریەکانی بەغدا و مۆسڵ و ئەو شوێنانەی کە تۆزێک ئەمانی لێبوو ئەو کات بە بەراورد لەگەڵ کوردستان خەڵکی ئێمە دەچوە ئەوێ بەڵام ئێستا بەهۆی دۆخی عراق خراپی دۆخی عراق زۆربوونی چوزانم گروپ و میلیشیا و نەبوونی ئەمان نەبوونی ئاوەدانی نەبوونی ژیان خەڵکێکی زۆری عەرەب وەکو پشووێک وەکو هەوایەک دێتە کوردستان سەردانی شارەکان ناوچە گەشتیارەکان دەکات ئێستا معادلەکە گۆڕاوە بەڵام ڕووداوێک کەوا بکات جامی سیارەی گەشتیارێک گروپێکی گەشتار بشکێندرێ دەست درێژی بکرێتە سەر کچان یان کوڕان ئەمەش قازانجیمەی تێدایە لەگەڵ کانتۆری کوردانیە لەگە کەلتۆری عێراقدانێ نەکرد کورد جاران خەڵک لێ قەوماوە چوتە شارەکانی باشوور جنوب پێشوازیان لە کورد کردووە لە هەر بگەڕێنە بۆ ساڵی 1970 کە کورد لە یەک ئەمە بخۆمە مارمان لە وەخت خۆی لە حلە بووە یعنی ئێستاژ یعنی دۆستاتی خزمەتی هەرما بوو تاکو چەند ساڵێک پێشستا ئەوە چەند کەسەکە شێوە یعنی دانوێش مرحبا كيفكم؟ شلونكم؟ حجي وين اهلك؟ بيجي جاي من اربيل؟ شلون تشوف الاربيل؟ حلوه ورده الامان الحياه فاخر حيل اهل اربيل شلون تشوفوا؟ الحمد لله الحمد لله مرتاحنا؟ حيل مرتاح يا اهلا وسهلا شرفنا حجي اما يك لا قشتياره كامبو لا بيجيو هاتوتا هەولێر دەڵێ زۆر مرتاحم خەڵکی هەولێر خەڵکی کوردستان ئەمن و ئەمانەت هەموو شتێک هەیە ئەمە دڵخۆشت دەکا خەڵکێک وەستی شارەکە دەبکە یان خەڵکێک لە دەرەوە بڵێ کورەکە ئەمە کورد کەس ناتوانێت سەری بڵ بکە طبعا پێسەربرن دەبین ئێستا عارەبە کەیفم هات گۆتی زۆر خۆشە ئەمانە و لۆمە سەربرندی ئەوە بەڕاستی چ دەڵیتە ئەو گەنجە هەرزەکارانەی بەخوای غەرەتن زۆر غەرەتیان هەیە بەرامبەر جوان نییە دەچن جامی گەشتیاران دەشتێن و جوونیا پێدەن و شتیان تێدەگرن جوان نیە جوان نییە ناوەڵڵا تۆ تەمەنێکت هەیە لە ژیان سەفەری زۆر وڵاتت کردووە ئەو کاتێک کە کەسێک دەستدرێژی دەکاتە سەر گەشتیار غەدری لێ دەکات توزام تەجاوز لەسەری دروست دەکات پێت وایە ئەمە خزمەت بە کۆمەلگاکە بگەین یان زیانی پێ زیانی پێدەگەینی زیانی پێدەگەین تاوان شتێکی جوان نییە هەر جوان نییە سەبەخت خۆی سەفەری سووری ئامان دەکرد مەقسەد زۆر شارەیە زۆر پیاوەنە بوو هەندێک شاریشە بوو زۆر یعنی متعەسەب بوو نەدەچوینەوە شوێنەی ئێستا ئەو گەشتیارانە کە دێن بۆ هەولێر بۆ سلێمانی بۆ هەموو کوردستان یعنی ئەمە دەبی زۆر پێمان خۆش بی و دەبی وازبی حکوومەتیشە یعنی زۆر ئاگاداریان بی ئاگاداریان لە تۆندوتیژی زۆر هەیە یعنی هاشە خۆ عارەبە ئەو هایە کورەکاکە عارەبە چییە ئەمە وەختی خۆی ئەو هەولێر سلێمانی مەقسەد سەری سال جەژنان هەموو دەچوی لە بەغدا جەژنەمان دەکرد ئێستاوان دێنە هەولێر ئەو دێت و مەمنون بە پارە لەگەڵ خۆی دێن فندق بەیش دەخی تەکسی بەیش دەخی بشی یعنی قسەی خۆش ڕۆکی خۆش دێت دوسێ ڕۆژ بە ئەخلاقەکی باش تەسەرفی لەگە بکە باشە ئێستا لەسەری گرام مەکەی شتێک وەبی زارش کە بێ باشە ئێستا ئەمە خەڵکی ئێمە خەڵکی کوردستان کاکە بەوە ناسراوەکە پێشوازی لە میوان بکە یعنی ئەوەی هەی بێ لەسەر سفرەکە دەیداد بە میوان ئێستا هەندێک کەس بیەوێ ناشرنی کە تۆ پێت باشەمە پێم خراپم پێم بکرێ لێ دەم بە شەڕ دێ بلەگەری وەڵڵە سزای دەدەن ئەرێ وەڵڵا دەبی سزایەکی باشی بەڵام ئێستا دەگیر کراون بۆ ناتەمارێت ئێستا دەگیر کراون پێت باش ئەرێ وەڵڵا زۆر باشە ئیدارەی پارێزگای هەولێر کۆمەڵێک ئیجراعاتی کرد پاش ئەوەی ڕووداوەکە دروست بوو ئیجراعات بۆ دەژیرکردنی ئەو کەسانەی کە ئەم ڕووداوەیان دروست کردووە و لە هەمان کاتدا تیمێکی تایبەتی دروست کرد بۆ قەرەبووکردنەوەی ئەو کەسانەی کە لەم ڕووداوە زەرەر و زیانیان بەرکەوتووە دیارە ئیدارەی پارێزگای هەولێر هەر لەگەڵ ڕوودانی ڕووداوەکە بەیاننامەیەکی بڵاو کردەوە دەڵێ ئێمە ڕێگان نادەین ئەو میوان داریەتەی کە خەڵکی هەولێر و خەڵکی کوردستان پێی بەناوبانگە خەڵکی بێگانە دەرگای بۆ دەکاتەوە دەیکات بە خاوەن ماڵ ئێمە نامانەوێت ئەو جوانیەی کە هەبووە لە کوردستان ئەو دابوونەریتە جوانەی هەبووە لە کەدار بکرێ دەڵێ ئیجراعات دەکەین لەگەڵ هەموو کەسێک کە بیەوێت ئەم جوانی کوردستان ناشرن بکات ئێمە لەگەڵ جەنابی پارێزگار بە وەکالەت قسە دەکەین بزانیم ناوەڕۆکی ڕووداوەکە بە چ شێوەیە بووە.
کاکێ من مێژووی هەولێر و خەڵکی کوردستان تەمەشا بکەین ڕووداوی لەم شێوەیە نابینرێ لە کاتێکدا کۆمەڵگەی کوردەواری بە میوانداریکردنی خەڵکی بێگانە ناسراوە خوێندنەوەتان دوای ئەوەی کە بە دوواداچوونتان کرد لەسەر ئەم کەیسە هۆکار ڕوودانی حاڵەتێکی لەم شێوە ڕووداوێکی لەم شێوەیە یعنی بۆچی دەگەڕێتەوە بەخێر بێن خۆی ڕوودانی ئەو حالەتی کە شەوی سەری ساڵ ڕوویدا لە پێش فامیلی مۆڵ هۆکارەکەی بەوە گەڕاوە پاشەوەکی ئێمە لێکۆڵینەوەمان کردکەوە ڕووداوێکی هات چۆ ڕوویداوە چەند گەنجێکی تەمەەن هەرزەکار لە کاتی پەڕینەوەیان لە شەقام ئۆتۆمبیلێکی ژمارەی با بڵێن جنوب بەغدا بووە دیارە ئەو ڕووداوە دروست بۆ لێن دەرەوە شێویەکە دروست بوو و خەڵکێکی با بڵێن گەنجی تر لە دەوروبەر هەستیان کردەوەکەوە کێشەیەکە بەو نەوعەیەکەوە غەدر لەو چەند گەنجە کووردە دەکرێت بەس بۆ ئەوەی بەرچاوڕوونی زیاتر بدەین بە بینەران یعنی ڕووداوەکە سەرەتا بەریەکەوتنێک بۆ ڕووداوێکی هاتوچۆ بووە ئۆتۆمبیلێکی ژمارە عێراق بڵێن بەغدا یان شارێک کام شار بوو ئەو نازان کام شار بووە بەڵام بە دقیقی بەڵام ئۆتۆمبیلێک بۆ دەرەوەی هەرێمی کوردستان بووە کاتێک کە ئەو ڕووداوە دروست دەبێتن وا هەز دەکەنکەوە کێشەیە غەدرێک دەکرێتن بۆیە خەڵکێکی تر لەولا لەولاوە نابەرپرسانە ئەو پشێویە لەوێن دەردروست دەکەن کە بەداخەوە جامی چەند ئۆتۆمبیلێک دەشتێن و ئەو پاسانەی کە گروپی برا عەرەبەکان یان ئەوانەی کە لە دەرەوە هاتن بۆ گەشتکردن هاتون جامەکانیان دەشێندرێ بەڵام ئێمە دەست بەجێ هێزە ئەمنیەکانی خۆمان ئەوانەی کە لەوێن دەربوو هێزێکی زیاتریشمان نار هەر من خۆم پەیوەندیم بە بەرپرسی پۆلیسی هەولێرەوە کرد و بە نەژدەی هەولێرەوە کرد خۆیان سەرپەرشتی بابەتەکان کرد و کۆنتڕۆڵیان کرد لە ماوەیەکی کورت کەوایە بە ینی لە ڕێی پیلان نەبووە ئامانجدار نەبووە شتێک بێن بڵێن دەبێ ئەم ڕووداوە دروست بێ لە سەری ساڵ هەولێر ناشیدون بکرێت نەخێر خۆی ئێمە لە ماجیدیمۆل لە با بڵێن لە باخچەی ئاژەڵان ئەوەی کە هەیە لە شوێنەکانی تریش لە مۆڵەکان گەشتیاری لێ بووە گروپی گەشتیاریشی لێ بووە ئەوەش لەبیر نەکەن ئێمە شاری هەولێر لە مێژە خەڵکێکی زۆری ناوەڕاست و باشووری عراقی لێرەوە دەژین ژمارەی دانیشتوانی برا عەرەبەکانمان زۆر لەوەی زیاترنکەوە بۆ گەشتکردن و لە مەراسیمەکانیان لە بۆنەکان سەردانی شاری هەولێر دەکەن بۆیە ئەوە هیچ پلانێکی بۆ دارن ڕژراوە تەنها بابەتەکە لە تێکنەگەیشتنێک بووە دوای تەشەنەی کردو بۆ شێوە باشە بێگومان ئێوە کە ینی ینی سەرپەرشتی دۆسەیەکەتان کردووە ئاگادارین کە باسەوە دەکەن 11 کەس دەستگیر کراوە ئەو کەسانە چێن تەمەنیان چەند بوو بەڵی خۆی هەموو ئەوانەی دەستگیر کراون هەرزەکارن تەمەنیان بەشێکی زۆریان خوار 8 ساڵن کەوا خەڵکی وێن دەرم بە پیادە هاتبوون بۆ وێن دەربەوەی کە لە شەوی سەری ساڵ لێن دەر با بڵێن گردبوونەوەیەک دروست بێتن ئێمە ئەوانە دەستگیر کرایون بەشێکیان پەیوەندیان بە داک و باوکیان کراوەکەوە منداڵەکانێک کە خوار 8 ساڵن وەکو پێویستە سەرۆفیان نەکردووە لە هەمان کاتیشدا ئێمە دەستگا ئەمنیەکانی خۆمان ڕاستپاردووە لە ڕێگای کامێرەکانی چاودێری هەر کەسێکی ترش دەستی لەو ڕووداوە هەبێ ئێمە لەمە دوای دەستگیری دەکەین بە دوایوانیشی دەبین یعنی لە دویان دەبین تاوەکو دەستگیریان دەکەین و ڕێگا نادەن هیچ شێوەیەک هیچ گەنجێک هیچ هاوڵاتیەکی کوردستان با بڵێن بێڕێزی بەرامبەر میوانەکان بکە بێڕێزی بەرامبەر گەشتیار بکاتن هەر کەسێک لەوێن دەربێتن کە شێوی دروست بکە ئێمە دەست بەجێ ئیزراعاتیان لەگەڵ دەکەین هێزەکانی خۆشمان دەستکراوە کردێ بۆ کردداری زیانگەیاندن بە گەشتیاران لە هیچ وڵاتێک قبول ناکرێت و ئەوەی لە هەولێر لە چەند شارێک لە ملاولەولا ڕوودەدات لە عێراق ئەمە بێزگەلەوەی زیان لە ئابووری لە شکۆمەندی کۆمەلگاکان لە سەروەری یاسا چوزانم کۆمەڵێک زیان بە ناوچەکە دەگەنێت لەوە زیاتر هیچ سوودێکی نییە بەرپرسانی ئیداری لە پارێزگای هەولێر لە هەرێمی کوردستان دووپات لەوە دەکەنەوە لە ڕابردوودا خەڵکی کوردستان و کورد بە تایبەتی بە میوانداری و پێشوازیکردن لە خەڵکی بێگانە ناسراوە خەڵکێک کە هاتۆتە کوردستان هەستی بەوە کردووە کە ئەمە ماڵی خۆیتی ئێستاش کە بە ملیۆنان ینی زیاتر لە چەند ملیۆنێک ئاوەرە پێشتر لە کوردستان بووە و خەڵکی عەرەب و غەیرە عەرەب و پێکاتەکانی دیکەی عێراقی بوونە لێرە دەرگایان بۆ کراوەتەوە ینی بەڕووداوێکی لەم شێوەیە ینی کۆمەلگەی کوردستانی ناشرین ناکرێت دەڵێن هەر کەسێکیش لەمە و دوای سەرپێچی بکات سەبارەت بە مافی گەشتیاران ئەوە
ڕوبەڕووی سزا دەبێتەوە لەسەر ئەم پرسانە بێدەنگ نابن تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان.